لە ماوەکانی ڕابردوودا شاندێکی وەزارەتی پێشمەرگە سەردانی بەغدایان کردبوو لەگەڵ و سەرۆک وەزیرانی عێراق کۆبوونەوەیان ئەنجامدا بوو. کۆبوونەوەکان زیاتر بۆ هەماهەنگیە لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراقی بە تایبەتیش بۆ پڕکردنەوەی ناوچە کوردستانیەکانی دەروی داری هەرێمی کوردستان کە بۆشایەکی ئەمنی لەوێ هەیە و چەکدارانی داعش ناوە ئەم بۆشایە ئەمنیە دەقۆزنەوە و هێرش ئەنجام دەدەن سەبارەت بە پرۆسی چاکسازی لە نێو وەزارەتی پێشمەرگەش بە هەمان شێوە من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز عیسا عوزێری سەرۆک ئەرکانی هێزەکانی پێشمەرگە لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز عیسا ئەم کاتتان باش. سەرەتا بە لەوە دەست پێ بکەین ئێوە چوونە بەغدا باش بێ. زۆر سپاس. ئێوە چوونە بەغدا لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق کۆبوونەوەتان ئەنجامدا. چ بەڵێنێکی بە ئێوەدا؟ زۆر سپاس. فقط جەنابی سەرۆک وەزیران لە چارچوبەی دەستور و ئیتیفاقیەی کە واژوو کراوە لە بینی لایەنە سیاسیەکان بەرلێنیدا هەموو هاوکاریەک پێشکەش بکا بۆ ئەوەی هێزە ئەمنیەکانی عێراق و هەرێمی کوردستان بە ئامانجەڕەوەکانی خۆیان بکەن. ئێمە کۆمەڵێک بابەتی هەڵپەسێردراو هەبوو قسەمان لەسەر کرد بە تایبەتی لە کاری هاوبەش لەگەڵ هێزە ئەمنیەکان و هاوکاری داوای هاوکاری جەنابیمان کرد بۆ ئەوەی بتوانین بە شێوازێکی باشتر لە کاتی پێویست دەعمی وەزارەتی بەرگری و جەنابیان وەربگرین بۆی بتوانین کارەکانمان باشتر ڕای بکەین. جەنابش ئێستادادێکی زۆر باشی هەبوو بەلێنیدا کە هاوکاری تەواومان بکات لەمڕۆوە. باش. کارە دوولیوە هاوبەشەکە بە چی گەیشتووە؟ فقط لە ئەنجامی سەفەرەکەمان باوەڕ بکە کاگیسا خۆشیان پێدا من ماوەی 2 ساڵە هەر کەسێک کە لە وەزارەتی پێشمەرگە میوان مەبێت ئەو پرسیارەی لێ دەکەم. بالتاکید بەڵام قەت ئەوەندە زەحمەتە سەردانی ئێمە بۆ بەغدا بۆ یەکەم زەحمەت نییە بەخۆ ئیشەکە زەحمەت بوو بۆ وەزعی کابینەکەی پێشوو لە بارەدۆخێکی زۆر حەساسدا بوو لە کاتی کابینەی کاربەڕێکەر بڕیاردان لەسەر دابینکردنی بودجەیەکی زەبەلاح کارێکی زەحمەت بوو بۆیە تاخیر بوو هەروەها ئەنجامدانی کۆمەلێک معاملاتی دامەزراندن بۆ ئەو ستافە کارێکی زەحمەت بوو بەڵام پاشەوەی کە یەک دوو دانیشتنمان کردن بە حقیقت زۆر ئەستێجابەیەکی باشیان هەبوو لە ماوەیەکی کووردا لە وەزارەتی بەرگری بە کاری خۆیان هەڵستان و توانیان زۆر بە ڕێکوپێکی ئیشەکان تەواوکەن ئەوەی کە لە ئەستۆی وەزارەتی بەرگری بوو جێبەجێیان کرد و تەحویلی وەزارەتی داراییاندا بەڵام لەو کاتە دەبایە سەرۆک وەزیران بڕیار بدات و میزانیەیەک تەخسیس بکا وەکو ئیزافە میزانیە بۆ ئەوەی بکرێت بە موچەی بەردەوام بەڵام بەداخەوە و کات سەرۆک وەزیران دەسەڵاتی ئەوەی نەبوو کە بودجە تەخسیس بکە بۆیە دواخرا بۆ کابینەی نوێ لەو کاتێک کە سەردانمان کردن مژدەی ئەوەیان پێداین کە داخلی بودجە کراوە منەقەت بۆ پشتڕاستکردنەوە هەم لە وەزیری ناوخۆ کە ئەو کات وەزیری بەڵێن نائب قائد عملیات مشتەرەکە بوو و ئەو بەو واجبە هەڵسا بوو تاکیدم لێ کردەوە جەنابشی دووپاتی کردەوە هەروەها لە بەڕێز کاک شاخەوان عەبدوڵڵاش پرسیارم کرد ئەویش گوتی بەڵێ داخلی بودجە کراوە ئیتر ماوە چاوەڕێ بکەین هەتا بودجە پەسەند دەکرێت و بزارین دەرەنجامەکانی هیچ ئەمەلێکتان هەیە؟ ئەکید ئەمەلمان هەیە. زۆر باشە. شوێنەکان دیاری کراون ئێستا؟ پێشتر باس کرا بۆ شوێنەکانیان شوێ دەبێت بەڵام هیچ گۆڕانکاری بەسەر هاتووە؟ بەڵێ خۆی لەو هیچ گۆڕانکاری بەسەردا نەهاتووە شوێنێکی دەقیق بڵێن لەو شوێنە نیشتەجێ دەبن دیاری نەکراوە بەڵام ئامانج لە تەشکیلکردنی ئەوەیە ئەو شوێنانەی کە بۆشایی بینی ئێمە و بینی هێزەکانی عێراقدا هەیە ئەوان تەکلیف دەکرێن ئەو بۆشاییە پڕ بکەینەوە لە بینی هەردووکمان بازە شوێن هەیە لە محوەرەکان کە بۆشاییەکی زۆر هەیە ئەشکەوتی زۆری تێدایە یعنی زۆر مەجال هەیە بۆی داعش خۆی لە حەشار بدا ئەو قوتانە لەو شوێنە نیشتەجێ دەبن بۆی ئەو فەراقە ئەمنیە پڕ بکرێتەوە. باشە ئەو دوو فرقەیەی کە بڕیارە وەزارەتی پێشمەرگە پێچیان بهێنێت ئەوە بەچی گەیشتووە؟
قۆناغێکی زۆر باشی بڕیوە لەلایەن حکوومەت سەرۆک وەزیران و سەرۆکی هەرێمەوە فەرمانی تەشکیلکردنیان دەرچووە. ئێمە دوێنێش کۆبوونەوەیەکی زۆر باشمان لەگەڵ هاوپەیمانان و لەگەڵ ئەو لیجانانەی کە دەستنیشان کراون بۆ ئەوەی کارەفەنیەکانی تەشکیلکردنی هەردوو فەرقا بەجێبگەینن کۆبوونەوەمان ئەنجامدا لە هەردوو لە یەکەی هەفتا و لە یەکەی هەشتا کۆمەلێک ئەفسەری کە شارەزان و خبرەیان هەیە و موەهلن بۆ ئەوەی داخلی هەیکەل تەنزیمی فەرقا بکرێن دەستنیشان کراون. قۆناغێکی زۆر باشی بڕیوە دەتوانم بڵێم زۆر زووتر لەو ماوەی کە دەستنیشان کراوە دەتوانین بگەینە ئەنجام. ئەوە وەکو تەشکیلکردنی هەیکەل تەنزیمی هەردوو فەرقە ئەگەر ڕخسەتم بدەیت جەنابەت باشتر لێ تێبگەی. هەروەها لە هەفتەی داهاتوو ئەو لیوانەی کە لەبن عمرەتی لەبن قیادە و سەیتەرەی ئەو دوو فەرقەیە دەبن دەستنیشان دەکرێن و ڕەدەستی هاوپەیمانان دەکرێت بۆ وەرگرتنی ئیجراعاتی پێویست. زۆر باش. ئەمەی بەڕاشکاوی پێم بڵێ بەڵێ ئایا پارتی و یەکێتی ئامادەن ئەو هێزانەی کە هەیەە بیان هێنە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگە یان هێشتا ئاستەنگ دروستەکەن؟ من دڵنیام بڕیاری خوانیان داوە ئەوەی کە من لە سەرکردایەتی سیاسی پارتی دموکراتی کوردستان گوێم لێ بووە بە تایبەتی لە بەڕێز جەنابی سەرۆک بارزانی پشتگیری تەواوی خۆی دەربڕیوە بۆ ئەوەی هاوکارمان بێ بۆ پرۆسەی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە و ڕەدەستکردنی هێزەکانی هەشتا بۆ ناو وەزارەتی پێشمەرگە. ئەوەشی کە من لە دەمی وەزیری پێشمەرگە جەنابی کاکشۆڕەش و هەواڵانی تر گوێم لێ بووە بە تایبەتی لە یەکەی هەفتە ئەوانش ئەستعدادی تەواویان هەیە و کار ئاسانی زۆریشیان کردووە بە حقیقەت هاوکارن لە یەکەی هەفتە چەندین جار لەگەڵ لیوەڕکن عومەر قسەم کردووە کۆبوونەوەکمان هەبووە ئەستعدادی تەواویان هەیە هیچ بربەستێکم نەبینیوە تەنها ڕێکارە فەنی و ئیداریەکان پێویستە لە ناحیەی هونەری ئامادەکاری بکرێت. ئێستا قۆناغی زۆر باشمان بڕیوە ئینشاڵڵا لە ماوەیەکی نزیکدا نەتیجەکەی دەبینین. ئەمە لەلایەوە کە تەسلیمکردنی هێزی هەفتا و هەشتایە بەڵام لە عینی کات ئەو هێزانە ئەو لیوە هاوبەشانەی کە لە ئێستا لە بن عمرەتی وەزارەتی پێشمەرگەن ئەوانیش کاری لەسەر دەکرێن بۆ ئەوەی بە شێوازێکی باشتر لە ناحیە قیادە و سەیتەرە بخرێنە بن چەتری ڕاستەی ئەرکانەوە. هاوشێوەی 2017 نابێ چکە 2017ش بە هەمان شێوە لیوای هاوبەش دروست کرا ئەوەی یەکێتی بوو چۆ لای هێزەکانی خۆی و ئەوەی پارتیش بوو هاتەوە لای هێزەکانی خۆی هەڵوەشانەوە. خۆم جارە شۆکو ئەو کات نابێ. هیوادارین بەو شێوەیە نەبێ. ئامانجی سەرەکی پرۆگرامی چاکسازی حکوومەتی هەرێم و هاوپەیمانان ئەوەیە کە هێزی حەزبی چیتر بەردەوامی نەدرێپەی ئەو هێزەی کە دێتە بن چەتری وەزارەتی پێشمەرگە واجب و مەهامەکانی پاراستنی دەستکەوتەکانی حکوومەتی هەرێم بێت. ئامانج ئەوە نەبێت کە مدافعی حزبەکانیان بن بەڵکەم پاراستنی وڵات و نیشتیمانیانی هەرێمی کوردستان واجبەکەیان بێت. تەنها لە کاتی دەنگدان هەر کەسە و ئازاد بێت و بشتە سەر سندوقی دەنگدان و ئازادانە بڕیار لە حەز و ئارزووی خۆی بدە چه حزبێکی پێلاپەسەندە. بەڵام واجبی ئەساسی ئێمە ئەوەیە کەمە بە دەستکەوتەکانی حکوومەتی هەرێم بپارێزین و ئەمر و تەوجیهاتی خۆمان لە لایەنی معنی فەرمی حکوومەتی هەرێم وەربگرین. ئیتر ئەوەی تر دەگەڕێتەوە لە شەخصەوە بۆ شەخص دەگۆڕێ بەڵام من قەنەعەتم وایە لە درێژخایەن دەگەی ناو ئامانجە. ممکنە ئێستا هێشتا زوو بێ بۆ ئەوە ئەگەر ڕاشکاوەنە قسەی لەسە بکەین بەڵام من گەشتبینم لە داهاتوو دەگەینە ئەو نەتیجەیە. ڕفۆرم یان چاکسازی بڵێن هەدەفە سەرەکیەکەی ئەوەیە. متمانەتان بە یەکتری هەیە ئەو پێشمەرگەیە کە یەکێتیە لەژێر ئەمری فەرماندەیەکی هێزی با بڵێن پارتی بێتیان پێچەوانەوە ئەو متمانەیە دروست کراوە ئێستا خەریکین ئینشاڵڵا دروستی دەکەین. زۆر باشە. ئایا دیمە سەر بابەتیشتر وەزیری پێشمەرگە ئێستا دەوام نەکات چکاڵێن فشاری لەسەر و ئەبێ بگۆڕدرێ ماوەی هەفتەیە کە دەوامی نەکردووە نەخێر
هیچ بڕیارێک هەیە هاتووە بگۆڕدرێت یاخودنا خۆی نایە یان لی ناگەڕن بێتە دەوام هیچ بڕیاری فەرمیمان پێ نەگەیشتووە بەڵام قسەی لابەلا هەبووە کە بەتەمان کەسێکی تر دەستنیشان بکەن بۆ ئەو پۆستە بەڵام بە حقیقت ئەوەی کە بیستومە دەتوانم قسەی لەسەر بکەم ئەوەیە کە ئاگادار کراوەتەوە نەهێتە دەوام بۆ ئەوەی کەسێکی تر لە شوێنی دەستنیشان بکرێت لەژێر فشارێکی زۆردا بووە بە حقیقت حەزم لێ بوو ئەوە ئیشارەتی پێ بدەم جەنابی وەزیر لە ماوەی ئەو 5 مانگەی کە بەیەکەوە کارمان کردووە ئەوەی من بینیومە ئونسۆرێکی زۆر فعال بوو لە بەرەو پێشبردننی پرۆسای چاکسازی هەتا لە ئەمریکا لە بریتانیا زۆر جەختی لەو مۆزوعە کردوتەوە هەبوونی لە وەزارەتی پێشمەرگە بە پێویستیەکی مبرەم دەزانم و هیوادارم قیادەی سیاسی لێرە لەو مێنبەرەوە داوان لێ دەکەم پێداچوونەوە بۆ بڕیاری خۆیاندا بکەن تەسەوەڕ ناکەم لەو کاتە درەنگەدا کەسێک بێت بتوانێتن وەکو کاکشۆڕێش درێژە بە بەرنامەی چاکسازی بداتن هیوادارم پێداچوونەوەیەک بە بڕیاری خۆیاندا بکەن و یارمەتی دەربن بۆ ئەوەی جەنابی جارێکی تر بێتەوە سەر دەوامی خۆی لە ژێر فشاری حیزبەکەیەتی بەڵێ بەتاکید ماڵێ ئێوە چیەکەن کێشەتان بۆ دروست بووە کە وەزیر دەوام ناکات بۆ چ بگورە بتاکید لە واشوکردنی نووسراوە فەرمیەکان لەو نووسراوانەی کە پێویستە فەرمانی پێدەر بکرێ شکال دێتە پێش تاسیر لە پرۆسای چاکسازی دەکات تاسیر لە ئیشوکاری ڕۆژانەی برە پێشمەرگەکانمان دەکات بە تایبەتی ئێستا کە ئێمە لە حاڵەتی چاکسازی داین و خانەنشین بەڕێ دەکەین لیجانی تبی دانیشتون ڕۆژانە خەڵک دەبینن و پێویستە بە پێویستیان بە بڕیار هەیە بۆیە مەسیری قانونی و ئیداری خۆیان ببینن بەداخەوە لێرە تووشی شکال دەبین جا پێویستە حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەنددارەکان کەسێک دەستنیشان بکەن بۆیە بەو ئەرکە هەڵبستێتن لە ئیشی ئیدارە دروست نسبەت مۆزوعی ڕاستە ئەرکان و ئەمانەی ئەمە ئیشە تۆ گوتت حیزبەکان هاوکارن بۆی هێزی پێشمەرگە یەک بخرێتەوە بەڵام کەچی ئێستا کێشەتان بۆ دروستەکەن تۆڵەی وەزیرمان فعالەوە یانەوێ بیگۆڕن ئەو چ جۆرە هاوکاریکردنێکە ئەوە تاسیری لەسەر چاکسازی وەکو پرۆسەی چاکسازی و یاسای چاکسازی نابێت تەنها خەلەل لە جەنابی شۆڕش زۆر هاوکار بوو لە بەرەو پێشبردننی تاکید ئەگەر بشگۆڕدرێ کەسێکی تر بێتن بە هەمان ڕۆحیەتەوە دێت بەڵام کاتەکە گونجاو نییە ئێستا لە نهایەتی کابینەی حکوومەتی هەرێمی فرسەتێکی وای لە بەردەست نابێت تا لەو بابەتە فێر دەبێت شارەزا دەبێت ڕادێتن و هاوکار بێت تۆزێک وەختی پێویستە باقات زۆر سپاس ئەوە مۆزوعێکی ترە ممکنە شتێکی ناوخۆی بێ من ناچمە ناو ئەو مۆزوعە بەڵام بە شێوەیەکی گشتی پرۆسەی چاکسازی لە هەموو حالەتێکدا بەردەوام دەبێت و وای مەمەسەرشین بۆ ئەوەی چاکسازی بگەینە ئەمانجە کۆتاییەکان سپاس بە بەڕێز عیسا عوزێر سەرۆگەڕەکانی هێزەکانی پێشمەرگە کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی